نظامی سەرمایەداری و دەوڵەتانی خزمەتکاری هۆکاری سەرەکی وێرانبوونی ژینگە. ئەمڕۆ 5 مانگی ژوئن بەرابەر لەگەڵ 15 مانگی جۆزەردان لە تەقویمی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکاندا ڕۆژی جیهانی ژینگەیە. ناوەڕۆکی مەراسمەکانی ئەم ساڵ خەبات دژ بە پیسبوونی سەرچاوەگرتوو لە پلاستیک ڕاگەیاندراوە. ئەم ڕۆژە لە ساڵی 1972 لەلایەن کۆبوونەوەی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکانەوە پەسەند کراوە و هەموو ساڵێک لەم ڕۆژەدا سەبارەت بە مەترسیەکانی وێرانبوونی ژینگە هۆشداری تێدا دراوە، بەڵام باس لە مەترسیەکان بێ ئاکام بووە. لەبەر ئەوەی ئەم ڕێکخراوی خزمەتگوزاری دەوڵەتانی گەورەی سەرمایەداری هۆکاری سەرەکی وێرانبوونی ژینگەی نەخستۆتە ئەستۆی سیستمی سەرمایەداری و دەوڵەتەکانی. مارکس بە کەڵک وەرگرتن لە بەرهەمی زانایانی بەرلەخۆی بابەتی ژینگەناسی بەستۆتەوە بە کۆمەلگا و سیاسەتی ئابووری زاڵ بەسەریدا و سەلماندی کە نظامی سەرمایەداری هۆکاری وێرانبوونی ژینگەیە. ئەنگڵس و دواتر کەسانی وەک بۆخارین و لەم ڕۆژدا بیرمەندانی وەک جان بلامی فاستر با کەڵک وەرگرتن لە ماتریالیزمی مێژووی بۆ چوونەکانی مارکسیان پەرە پێداوە. لە ئێستادا بارودۆخی ژینگە زۆر خراپە. بە پێی ئامارەکانی 2 ساڵ لەوە پێشی دامەزراوەکانی داکۆکی لە ژینگە، پیسبوونی هەوا لە دنیادا ساڵانە دەبێتە هۆکاری مەرگی نابەوەختی زیاتر لە 7 ملیۆن ئینسان و لە هەر 10 کەس نوێیان لە هەوای پیسدا دەژین. ئەم هێرشەی نظامی سەرمایەداری دژ بە ژینگە بەرەوڕووی خەبات و ناڕزایەتی بەرینی جەماوەر و بزوتنەوەکانی لایەنگری ژینگە لە ئاستی دنیادا بۆتەوە. تەنانەت بەشێک لە لاوان و کەسانی کەمتەمان بە شێوەیەکی بەرچاو لەم خەباتەدا بەشدارن. لە ئێران سیاسەت و کردداری ڕژیمی کۆماری ئیسلامی و سەرمایەدارانی ڕاندخۆر و چەکداری وەک سوپای پاسداران و ناچەکدارانی بارودۆخی ژینگەیان وەها خراپ کردووە کە خودیەکانیشیان گەلێک جار هۆشداریان پێداون. ئەیسا کەڵانتەری سەرۆکی پێشووی ڕێکخراوی ژینگە بەردەوام هۆشداری داوە کە ئێران لە باری وێرانبوونی ژینگە بە فیرۆدانی وزە و کەمبوونی ئاودا لە دۆخێکی زۆر خراپدایە. ئەو بەم قسانەی ئاماژەی بە بەشێک لە ڕاستیەکان کردووتی گرفتی سەرەکی ئەوەیە کە دام و دەستگا دەوڵەتی و حکوومەتیەکان وێرانگەری سەرەکی ژینگەن. ئیرەج حشمەتی جێگیری ئێستای ڕێکخراوی پاراستنی ژینگەش لە کۆنفرانسێکدا دانی پێدانا کە لە ئێستادا 5 کۆسپی سەرەکی ئاو، پیسبوونی هەوا و ئاڵوگۆڕی ناوچەیی، گۆڕانی بەکارهێرانی زەوی و شۆرانەوەی خاک، مەسرەفی وزە و مەترسی لە نێوچوونی جۆری بوونەوەرەکان و سەرچاوەکانی ژێنێتیکی لە وڵاتدا بوونی هەیە. ئەویش بە شێوەیەک خەتاکانی لە ئەستۆی وێرانگەرانی سەرەکی لابرد و هۆکاری دیکەی بۆ باس کرد. لە کوردستانیش ڕژیم و خاوەنانی سەرمایە وەک سوپای پاسداران لە هۆکارەکانی سەرەکی وێرانبوونی ژینگە بوون. ئەم ڕژیمە لە سەرەتای هاتنە سەرکاریەوە ئاگاهانە و بە پلان لە هەوڵی وێرانکردنی ژینگەی کوردستاندا بووە. ئاگردانی دارستانەکان، میندانان لە ناوچە سنووریەکان، بەڕێوەبردنی مانۆڕ و تۆپ و خۆمپارە بارانکردنی شاخ و کوێستانەکان، تاڵانکردنی سەرچاوە سروشتیەکان، دەرهێنانی تاڵانچیانەی کانە جۆرا و جۆرەکان، وشکردنی دەریاچەی ورمێ و تاڵاوەکان، گواستنەوەی زبڵی ژاراوی بۆ دەوروبەری شارەکان و تەنانەت پیسکردنی ئاوی ڕووبارەکان، دروستکردنی جادەی نظامی لە بەرزایی و کێوەکان تەنیا چەند نمونەیەکن لە هەوڵە بەردەوامەکانی ڕژیمی ئیسلامی بۆ زەربەدان و لە نێوبردنی ژینگەی کوردستان. خەبات بۆ پاراستنی ژینگە کە بەکردەوە دژ بە ڕژیم و خاوەنانی سەرمایەیە لە ئێراندا واها پەرەیسەندووە کە ڕژیم چالاکی لەو بوارەیدا بە ئەمنیەتی کردووە. کۆماری ئیسلامی دەیان کەسی لە هەڵسوڕاوانی ژینگەی بە تاوانی دروستکرا و بێبنەمای فەساد لەسەر ئەرز، کار و چالاکی دژ بە ئەمنیەتی وڵات و سیخوڕی دەست بەسەر و زیندانی و ئەشکەنجە کردووە ویان کوشتونی. بەڵام خەڵکی ئێران بە ڕێزگرتن لە یاد و بیرەوەری کاوس سەید ئیمامی، مامۆستای زانکۆ کە لەژێر ئەشکەنجەی جنایەتکارانی ڕژیمدا گیانی لەدەستا و بە بەشداریکردن لە ئەسپەردەکردنی شکۆداری پەیکەری شەریف باجوەر و هاوڕێکانی
کە لە جریانی کوژانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان گیانیان لەدەستدا، بێزاری خۆیان لە ڕژیمی گەندەڵ و دژی ژینگەی کۆماری ئیسلامی نیشاندا. بزوتنەوەی پاراستنی ژینگە لە کوردستان بەهێزە، کۆمەڵا کە بە بەشێک لەم بزوتنەوەی پێناسە دەکرێت لە کۆنگرەی هەژدەدا لەم بارەیەوە قەتنامەیەکی پەسەند کرد و لە بەشێکی داهاتووە کۆماری ئیسلامی وەک ئاڵقەیەک لەم سیستمە جیهانیە پڕناکۆکیە ژینگەی ئێرانی بەرەو ڕووی کێشەی گەورە و ڕەنگە قەرەبوونەکراو کردوتەوە. لە کۆتاییدا دەبێ بوترێت کە سۆسیالیستەکان بۆ چارەسەرکردنی یەکجارەکی گرفتی ژینگەیی خوازیاری گۆڕانی پەیوەندی ئینسانەکان لەگەڵ سروشتن لە ڕێگایەکەوە کە ئەم پەیوەندیە لە حاڵەتی دژمنکارانەی ئێستایەوە بگوازرێتەوە بۆ مناسباتێکی دۆستانە و ئەمەش ئیمکانی نییە مەگەر ئەوەی کە نظامێکی سۆسیالیستی بنیاد بندرێت کە تێیدا نەک خازانجپەرستی سەرمایەداران بەڵکو وەڵامدانەوە بە نیاز و پەیداویستیە مادی و معنەویەکانی ئینسان ئەنگیزەی بەرهەمهێنان بێت.